ئەمڕۆ لە بەردەم باخی گشتی لە پارێزگای هەڵەبجە کۆمەڵێک لە خوێندکارانی پەیمانگای ناحکومی کۆمپیوتەر بە نوێنەرایەتی قۆناغی یەکەمی پەیمانگاکە کۆبوونەتەوە گرتبوونەوەیەکیان ڕێکخستووە بە گوتەی خۆیان ماوەی 2 مانگە دەوام دەستی پێکردەوە بەڵام ئەمان لەبەر چەند هۆکارێک نەیانتوانیوە هێشتا دەوامی خۆیان کەن. من زانیاری زیاتر لە نوێنەری خوێندکارەکان کاکشات سۆران وەرەگرم. کاکشات ئەگەر بیتە ئێرەوە سڵاو لێبێ پێم بڵێ کێشەی ئێوە بە دیاریکراوی چییە؟ کێشەی ئەمە هەمومان قوتابی پەیمانگای ناحکومی هەڵەبجەوە زانستی کۆمپیوتەرین دەوامان ڕاگیراوە بەهۆی کێشەیەک لە نێوان بەڕێوەبەرایەتی پەروەردەی هەڵەبجە و پەیمانگاکەمان کە لەسەر بیناکەی ئەمە حکومیە پەروەردەش داواکە کە بیناکە چۆڵ بکات بۆ 2 ساڵ بەگرێ بەس پێیاوە بەڵام پەیمانگاکە چۆڵی نەکردووە بەهۆی ئەمەوە داوامی ئەمەیان ڕاگرتووە هەمومان مەرحەلەیەکین. ئێستا داوامتان نەکردو ئەی پارەتان یاوە؟ با لە زۆربەمان یاومانە. باش تەلەبەکان لەکوێوە هاتوون؟ هەر لە ناو هەڵەبجەوە یان لە هەڵەبجەوە هاتووە لە سیروانیشەوە تەلەباتوە. چارەنووسی قۆناغەکانی دیکە چۆنە؟ ئەوان داوامی خۆیان نەکەن. ئەی بۆچی ناهێڵن ئێوە داوامکەن مادام وایە؟ بە نیازی ئەوەن کە ئەو قۆناغانەی کەش تەواویکردن و بیناکە دابخەن نایانەوێت تەلەبەی کە وەرگرن و یانێ بە زووترین کات بیناکە چۆڵکەنەوە. چونەتە لای پەروەردە ئەوان چی ئەڵێن؟ ئەڵێن دەست وەزارەت داوی جوابیکان نەداوێنێتەوە. باشەمە لای یەکێکی دیکە لە خوێندکارەکان کاکە سڵاو لێبێ کێشەکەتان بە دیاریکراوی چییە؟ کێشەی ئەمە لە بینی مەحەدەکەی خۆمان و وەزارەتایە. وەزارەت دەڵێ بیناکە چۆڵکە ئەمیش لە چۆڵی ناکەم بە دیلم نییە کە بڕۆم بینایشکەوە ئێتیش وەکو عقوبەیەک وەزارەت عقوبەی مەحەدەکەی یا و ناوی ئەمە داغن لاگام ساڵ ببوونەوە 2 مانگە هیچ دەستێکمان نەخوێندەوە. هیچ داوامتان نەکردو لە ماوەی ئەم 2 مانگە؟ 3 ڕۆژ کردمان ئەویش وەزارەت جوابی کردی با داوام ناکەن. زۆر باشە دەستخۆش زۆر سپاس. ئەمە نوێنەری 35 خوێندکارن نزیکی 35 خوێندکارن لە قۆناغی یەکەم وەک خۆیان ئاماژەی پێ دەکەن کە قۆناغەکانی دیکە هیچ کێشەیەکیان نییە و داوامی خۆیان دەکەن خوێندن لە پەیمانگاکەدا ماوەی 5 ساڵە و خوێندکاران دەتوانن لە نوۆی بنەڕەتیەوە لا بدەن و بەردەوام بن لەم پەیمانگایەدا بخوێنن وەک خۆیان دەڵێن کە کێشەی قۆناغەکانی دیکە کێشەیان نییە و داوامی خۆیان دەکەن بەڵام کێشەکە لە قۆناغی یەکەمدایە تاوەکو ئێستا کە ماوەی 2 مانگە داوام دەستی پێکردوێتەوە ئەمان هیچ داوامیان نەکردووە.